یەکتر لە کۆڵەکەکان بەڕێزان خۆ کۆنتترۆلکردنە. یعنی هەندێک دایک و باوکێ مناڵەکەی انفعالەکە و سوڕابێ من زۆر دایک و باوکە قسەی لەگەڵەکەین ئەلە بەو خوا دکتۆر جاری وایە تێرە گرێن بەدەستیەوە تااقەت نازانم تەحملم نەماوە یا ئەڵێم کە دەستەکە بە گریان و هاوار ژانە سەرێکم تووشە بێ ئەڵم بابەگیان مەگرێ چی دەوێت بۆتەکەم کە زۆر جار داواکارێکەشی ناحەقا ئەمە تەسلیم بوونە ئەبێت دایک و باوک کۆنتترۆلی خۆی بکات لەو حاڵەتانە نابێ من وەکو مناڵەکە ئینفعال بکەم و تووڕە بم و هاوار و زلە چکە لەوانی زۆر جار مەبەسی ئەوە بێ بوروژێنە جا خاستن کە گریان بەڕێزان زۆر مناڵ هەیە کە زانی دایک و باوکی یا مامۆستا و دادەکانی لە باخچەی ساوایان بە گریان عاجزە وەڕسە بن دەستەکە بە گریانزی قەزیقە ئەڵە سەرماشە بابەوەرە هەو یاریەکە دێمێ لە کۆڵم بەرەوەرەوە تێ پارەکە دێمێ یا جاریوە دەی شەو ئەڵە بم بەنە دەرەوە بابچین بۆ فڵان شوێن باوکو دایکی لاکە نازام چێ کاتەکەشی گونجاو نییە یا وڵات لە فێ گەسم بۆ بکڕە یا بم بە فەڕێیەکی لای ئیسکان بین یا بم بە بۆ فڵان شوێن هەندێک دایک و باوکی ئەڵێ هەموو شەوێت تا 11 شەو لەبێ لە سیارابی سۆڕێنەوە سەفا و مەروای هەیە ئەمە کێشەکەیە فێری کردووە ئێڵم مەی باڵە کاکە ئەمەنگە ئەگیرێ با بگیریان کە سێ بە گریان مردبێ بەڕێزان ناگمرێ کە مناڵەکە گریا تۆ گوێت نایە نەوگو سەرمێشە ئێحمالێ کردوازە لێهێنا ئیتر گریانەکەی وردە دەهێواشە بێت و هیلاکە بێ کە جۆ پێێنە حەزگە بڵ هەتا بەیانی بگریە کاتینە بەیانی شەڵا کە ڕۆژ بۆوانێ کاتەکەی ئەچین بۆ شوێنەوە شێرە ئیتر مناڵەکە بێهیوا بێواز لە گریانەکە هێنێ بەس کە تۆ زێ گریا و زی قەزیگیر و ئاواری کەم جای گریانەکەی زیاترەکە ئازانێ چۆ دێشێ وەکوڵی ینی بۆشی دایک و باوکی خۆی گیرتووە ئەم مناڵانە کۆنتترۆلی دایک و باوکیان کردو نەک دایک و باوک کۆنتترۆلیکە جا ئەمە یەکێکە لەوە کە زۆر جارن دایک و باوکێ ئەڵێ من چی بکەم شێت بووم بە دەزە مناڵانەوە نازان چیان لەگەڵا بکەم هەرچێکیان لەگەڵاکەم فایدەی نیە نەخێت تۆ بەم شێوەی مامەڵەوە لەگەڵا نەکردووە تۆ جاری وا کردوتە بە گیسکەکەی هەیەس لەو لە هەموو شتێکیتە و لەو لاوانێ گورگەکەی پیشانەی تەمە لە مناڵاوە دەرەچێ خۆشەخصێت ئینسان چێت